سەرەتا بەناوی خی گەورە میرەبان حتمما یاری تۆپێ لە کۆتاییەکاندا تۆ بەشی براوەکەبی بێگومان هەستیش یەکزار خۆشە لەناو شێ چوار تیپی دەوروبەر کە تیپی یەکزار بەهێزی تێدا بوو. زۆر سپاس بخوای گەورە کە توانیمان لەناو ئەو شێ چوار تیپە بینە پاڵەوانی کوڵەکە و یاری کۆتاییش یاریەکی کراوە بوو لەنێوە هەردوو تیپ، هەردوو لە توانای گۆڵکردیان هەبوو، بەڵام جاری وا تۆپی پێ گۆل نەکەی گۆڵ دەخۆی. الحەمدولیلا خی گەورە ئەوڕۆ موفەقی کرد و توانیمان دوو گۆڵ تۆمار بکەین و ببینە پاڵەوانی خوڵەکە. بەخوای لایەنی وەرزشی یعنی خاستن لەو سەردەمەی ئێستا کە بۆتە چەکێکی گەورە بۆ ناساندنی وڵاتان بە جیهان، ئێمەش میلەتی کورد هیچمان لە وڵاتانی تر کەمتر نییە، بەڵام ئەوەی کە جێی داخە ژێرخانی وەرزشی لە هەرێمی کوردستان یعنی لە دۆخێک یەکزار خراپدایە بە حکمی ئەوەی یاریگای وەکو پێویست نییە. تۆش کە یاریگار نەبێ ناتوانانی یاریزان دروستکەی، هەرچەندە چاڵکیەکان بەردەوامن، بەڵام ئەو چاڵکیانێک کە لە شەژ یاریزانی هەیە پێم وانە ئەو لاوانیان ئەو بەهرەمەندانێک کە لە تۆ پێدا هەیە بیان دۆزینەوە.